لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام پێکەوەژیان عیبادەتە. بە مەبەستی لە نزیکەوە گفتوگۆکردن لە سەر ئاینەکانیان لە کەنیسەی مار ئەوراهەم لە گوندی هاودیانی سەر بە قەزای سۆران پانێڵێک لە نێوان نوێنەری مسلمانان و مەسیحی و زەردەشتیەکان بەڕێوەچوو. تیایدا نوێنەری ئاینەکان تاچیدیان لەسەر پێکەوەژیانی ئاینی لە هەرێمی کوردستان کردەوە. زعفەرگوانی نوێنەری مسلمانان لە پانێڵەکە ئاماژە بەوە دەدات مسلمانان چ مافو و ئیمتیازاتێکیان هەبێت دینەکانی تریش کەوا لەگەڵ ئێمە دەژین هەمان مافو و ئیمتیازیان هەیە. طبعا ئەوڕۆ ڕێکخراوی گەنجانی باڵەشیانە و دیبیتیان ساز کرد بوو کە کۆمەڵێک ئاین لێرە پێکەوە دانیشت لە گوندی هاودیان کە گوندەکە بە خۆی پێکەوەژیانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەوەی ئیسلام لە دینەکانی دیجا ئاکاتەوە دوو خاڵی زۆر جەوهەریە. خاڵی یەکەم باسی پێکەوەژیان لە ڕوانگەی ئیسلامەوە مەتاتینیە هەندێک قسەی عام بکەی وردیاتی تێدا نەبی ئەوە خۆشبەختانە لە ڕوانگەی لە ئیسلامەوە دەچێتە ناو وردیاتیش. دووەم شعاری ئیسلام لە پێکەوەژیان شعارێکە کە لە وثیقەی مەدینە و لە نجرانیش مەثەلەن دەڵێ لەهم ما لەنا و عەلەیهم ما عەلەینا. ئێمە وەک مسلمان لە وڵاتێکی مسلمان چ ماف و ئیمتیازاتێکمان هەبێ ئەهلی کتێبێک و دینێکی دیکەش کە لەگەڵ ئێمەدا دەژی هەمان ماف و ئیمتیازی هەیە و عەلەیهم ما عەلەینا ئێمە چ ئەرکێکیشمان دەکەوێتە سەرشان ئەوانیش هەمان ئەرکیان دەکەوێتە سەرشان. بۆیە ئەگەر پابەندی ئەوانە بن هیچ جیاوازیەک لە نێوان هیچ یەکێکمان لەو وڵاتەدانە خۆشبەختانە دینەکانی دیکەش ئەوانی لێرە پێکەوە بووین هەمان بۆچوونی جوان و تێڕوانینی جوانیان هەبوو. ئەو ڕۆبەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە ئەو حقیقەتەی ئیسلام لە ناو خەڵکی خۆمان زیاتر قوڵ بکەینەوە چونکە هەمەڕەنگی و هەمەدەنگی و فرەڕەنگی لە ڕوانگەی ئیسلامەوە نیشانەی گەورەی و عەزەمەتی خوای گەورەیە ئایەت من ئایات الله لەبەر ئەوە چەندی ئێمە هەمەڕەنگی و هەمەدەنگی و فرەی پێکەوە قوڵ بکەینەوە یعنی ئێمە گەورەی و نیشانەکانی گەورەی خوای گەورە پتر پیشانی خەڵکی ئەدەین. هەرێمی کوردستان هەمیشە لانەی پێکەوەژیانی ئاینەکان بووە جیاوازی ئاینی وای نەکردووە کێشە لە نێوانیاندا دروست ببێت. لە هەرێمی کوردستان لە کۆنەوە گەر تەماشاکەین ئێمە لە کۆنەوە هەموو ئاینەکان بەیەکەوە ژیاون. ئەم شوێنەی کە منی لێوەستاوم ئەوە نمونەیەکی زۆر جوان و ئاشکرایە بۆ ئەو وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت. ئەمە مزگەوتە ئەمە کەنیسەیەکەواتە ئەمە خۆی لە خۆیان وەڵامی پرسیارەکە دەداتەوە. لێرەش ئەمەوە لە گوندی هاودیان طبعاً بەو شێوەیە ژیاینە ئەگەر جوور و کرفتیش ڕووی دابی هەر حەل بووە. پێکەوەژیانمان زۆر برایانەیە لە خۆشی و لە ناخۆشی یەکتری بەشداری دەکەین. لەگەڵەوەی زۆرینەی هەرێمی کوردستان لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینەکانی تر کەمینەن بەڵام لەلایەن مسلمانانەوە مافی ئاینەکانی تر پێشێل نەکراوە و هەمیشە ڕێزیان لێگیراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی هاودیان سۆران.